لە مێژووی مرۆڤایەتی نەگەیشتا و ئاستێک لە مێژووی مرۆڤایەتی زیان هێندە گران نەگەیشتی ئەوە بۆ یەکەمین جارە دەتوانێت ڕیکۆردی کەش بشکێنیتە واتە پێشبینی بەرزکردنەوە بەڵێ باسمان کردیا ئەو پێشبینیانە سەرچاوەکەی لە بانکەکان وەردەگیرێتن لەگەر ئەم گەمە سیاسی جیهانیەی خاستن سین و ئەمریکا خەڵک زیاتر خواستی لەسەر ئەم کانزایە هەر هەیە لە دێرزەمانەوە تاوەکو ئێستاکە بەس ئێستا کەچی زێرگران بووە ئەوانەی بەرچیان گەرم نەبی ناتوانن بێنە ناو زێڕی واتەوانیشفانیا گەرم لەبێ ناتوانن بەڵێ و ئەو کەسانش دێن کە دەستن ناپرۆسی هاوسەرگیری حتمما دەبی شتێکی هەلە بۆ خانمەکەی بکاتن لەگەر ئەو کەسانەی کە بازرگانن کە سەرمایه‌دارن بۆ وەبەرهێنانی خۆیان بۆ سوود و قازانجی خۆیان ئەوانە دێنە ناو بازاڕێ کڕین و فۆشتن دەکەن